بە پێوتەی سەرۆکی سیاسەتی بەڕێوەبردننی فەیسبوك مۆنیکا بکرد، فەیسبوك ڕۆژانە 1 ملیۆن راپۆرتیش کاتی بەکارهێنانی ئاکاونتی سەرپێچی کاری بۆ دەچێت. مۆنیکا ئەوە ڕاتەکێنێت کە لە نێو قسەکردن و پەیوەندیکردنی ئازادانەی فەیسبوکدا ئازادی ڕادەربن و بەکارهێنانی توندوتیژی و سەرپێچیکردن یەک هێڵی یاریەکان لە نێواندایە. هەموو تۆڕە و ماڵپەڕەکان گرنگی بۆ دەدەن کە چۆن ئاکاونتە زیان بەخشەکان لابن و بسڕنەوە، چکە لە ڕێکی ئەم تۆڕانەوە دەتوانێت ڕخنەی ئاینی و سیاسی بەرامبەر دەستگاکان و دەسەڵاتەکان و گفتوگۆ بوارەکانی تر بگرێت. هەروە ناوبراو ئەوەشی ڕاگەیاند کە داڕشتنەوەی سیاسەتی فەیسبوک زۆر گرانە، بەتایبەت لە ساهشتای بەشداربووانی فەیسبوک لە دەروی وڵاتی ئەمریکادان، لەبەر ئەوە بیر و باوەڕی جیاوازی هەڕەشە و توندوتیژیان هەیە. هەتاکو ئێستاکەش تەنها لە ڕێگەی ئەم راپۆرتانەوە کە تاکەکان داوای دەکەن ئاکاونت و پۆستە داوا لەسەرکراوەکان دەسڕنەوە، بەڵام ئەوەشی ڕاگەیاند کە هەر بەتەنها تاکەکان نین کە دەتوانن ئەو داوایە بکەن، بەڵکو حکوومەتەکانیش دەتوانن داوایەکی لەو شێوەیە بکەن.